داواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێ کە لەم ئاەتە پیرۆزانەدا باسییان کراوە. خوای گەورە دەفەرمێ دوای ئەوەی کە باسی کۆمەڵی بەدبەختەکان و جەهەنمیەکان و دۆڕاوەکان دەکات، خوای گەورە باسی بەهەشتەکان دەکات و دەفەرمێت إن المتقين في مقام أمين. بەڕاستی متەقیەکان ئەوانەی کە لە دنیادا تەقوای خوایان کرد، ئەوانەی کە ترسی خوا و خۆشەویستی خوا لە دڵیان نابوو، ئەو کەسانەی کە لە دنیادا فەرمانی خوا و پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم جێبەجێ کرد، و ئەو کەسانەی کە خۆیان لە حرام و لە گوناه و تاوان پاراست، إن المتقين في مقام أمين، ئەوان لە جێگایەکی ئەمینان کە بەهەشتی خوای پەروەردگارە. في جنات وعيون، ئەوان لە کۆمەڵە بەهەشتانیەکان کە ئەو بەهەشتانە پڕە لە دار و دارستان و پڕە لە کانی و ڕووبار و بەحر. في روضات الجنات، بێگومان بەهەشت جەنات لە زمانی عەرەبیدا بە معنای باخ دێ، باخ، بەڵام مەبەست بە جەنات و جەنە واتە ئەو باخانەی کە هەموو شوێنێکی ئەو بەهەشتە پڕە لە باخ و لە ڤێلا و لە قەسر و کۆشک. خوای گەورە دەفەرمێ في جەنات وعيون، ئەو کەسانی کە لە بەهەشتان لە شوێنێکی ئەمیندان. زۆر خۆشە ئینسان لە شوێنێکا بژی کە ئەمین بێت. کاتێک کە تۆ ئەڕۆی بۆ مەزرعەیەک، بۆ باخێک لە شوێنێکی چۆڵە، ئەگەر ئەمین بی لە دەوروبەری خۆت کە خەڵک تەقەت لێ ناکە، خەڵک نزیکت ناکەوێت، دڕندە نزیکت ناکەوێت، لەو شوێنە زیاتر چێژ وەرەگری وەکەوەی کە بترسی. جا ئەو کەسانی کە متەقین لە دنیادا لە ڕۆژی قیامەتا لە شوێنێکی ئەمیندان، لە کۆمەڵە شوێنێکی زۆر ئەمیندان کە بەهەشتە. ئەو بەهەشتێک کە خشتێکی ئاڵتونە و خشتێکی زیوە پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم. بەڵام بەهەشتیش هەیە وەک پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله عليه وسلم، بەهەشت هەیە هەرچی تایە ئەو ناو بەهەشتە هەر هەمووی. دوو بەهەشتمان هەیە، هەرچی لە ناویدایە هەمووی ئاڵتونە، غەیری ئاڵتون شتێک بەکار نەهاتووە. ماڵەکان، دیوارەکان، عەرز و سەقف و هەموو شوێنەکان هەر هەمووی خوای گەورە بە نسیبمانی کە هەمووی ئاڵتونە. هەرچی قاب و قاچاقی تایە هەمووی لە ئاڵتون دروست کراوە. و دوو بەهەشتی تشمانەی پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم، هەرچیشی لە ناودایە، هەرچی قاب و قاچاق و شتومەکەیە، هەرچی لە ناو ئەو دوو بەهەشتە هەمووی لە زیو دروست کراوە، زیو کامل زیوە بەهەشتەکان. جا ئەمە بەڕاستیمە بەهەشتە. في مقام ئەمین. بۆچی ئەمینی؟ ترسی مردنت نییە، ترسی ئەوەت نییە لا يبغون عنها حیوەلا، خەڵکی دەرت کات دەرکری لەو جێگایە، ئەوە جێگای تۆ نییە بڕۆ. ترسی مردنت نییە، لە هەمووی خۆشتر. ترسی ئەوە نییە خوای گەورە جارێتە لێ تووڕە بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بە ئەهلی بەهەشت ئەفەرمێ ئەی ئەهلی بەهەشت، ئایا بەو ناز و نیعمەتانەی کە پێتانم بەخشی و ڕازین؟ یعنی خوایەک بە گەورەی خۆی، بە عەزەمەت و گەورەی و دەسەڵاتی خۆی بە ئەهلی بەهەشت ئەفەرمێ خوای گەورە کەسانەمان بگێڕێ کە گوێمان لە دەنگی خوای پەروەردگار بێت، کە ئەفەرمێ یا ئەهل الجەنە، ئەی ئەهلی بەهەشت. هەموویان دەفەرمون خوای پەروەردگار ئێمە لە خزمەتی تۆ داین. خوای گەورە دەفەرمێ ئایەوە ڕازین بەو هەموو ناز و نیعمەتی کە پێتانم بەخشیوە؟ ئەوانش دەفەرمون خوایە گیان چۆن ڕازی نابین؟ تۆ ئێمەت خستۆتە بەهەشتەوە، دەموچاوی ئێمەت سپی کردو، دەموچاوی دۆزەخەکانت ڕوڕەش کردووە. خوای گەورە ئێمە چۆن ڕازی نین کە ئێمەت لە ئاگری جەهەنەم ڕزگار کردووە؟ خوای گەورە دەفەرمێ ئایا شتێکتان بۆ زیاد کەم لەگەڵ ئەو هەموو ناز و نیعمەتەی کە پێتان بەخشراوە؟ دەفەرمون خوای گەورە ئێمە لەوە نیعمەتی گەورەتر هەیە کە تۆ لێمان ڕازیت، لە جەهەنەم ڕزگارمان بۆ لە بەهەشتین، دەموچاومان سپی کردووە. خوای گەورە دەفەرمێ ڕیضوانی فلا ئەسخەط عەلەیکم بەعدەه ئەبەدا. خوا لەو کەسانەمان بگێڕێ
خوای گەورە دەفەرمێ ڕەزامەندی خۆم بۆ ئێوە حەڵاڵ دەکەم لەمەولا قەت لێتان تووڕە نابم هیچ کاتێک ئەوە ئەمینیە خوای گەورە بە گەورەی خۆی دەفەرمێ لێتان تووڕە نابم مەترسن لەوەی کە خوا ڕۆژێک لێتان تووڕە بێ خوای گەورە ڕۆژێک سزاتان بدا خوای گەورە ڕۆژێک تۆڵەتان لێ بکاتەوە خوای گەورە ڕۆژێک سەرگەردانتان کە مەترسن تەواو هەتا ئێوە لە تووڕەیی خوا پارێزراوە وەکو ئاهلی جەهەنەم نین کە پەنا بخوا ڕۆژانە و بە سەعات و بە دەقە خوای گەورە غەزەبیان لێگرێ ئەمە مەقامی ئەمینە ئەمە جێگای ئەمینە بۆ کەسی متەقی بەڵام و کەسانی کە لە بەهەشتان يلبسون من سندس وإستبرق بەڵام چۆن لەبەری دەکەن جلوبەرگ بەڵام کاتێکیش کە جلوبەرگی بەهەشتی لەبەر دەکەن جلوبەرگی حەریر و ئاوڕێشم تەنک و ئەستور هەیە تەنکە هەیە ئەستورە لە هەمووی خۆشتر متەقابلی بەرامبەر یەکتری دائەنیشن قسەکەن هەروەکو چۆن لە دنیادا ئێستا ئێمە و خەڵکی تر ئاوا لە مەجلیسەکانە کۆبینەوە ڕۆژێک دێت بەهەشتیەکان بە خۆیان دائەنیشن لە مەتەقەیەک باسی دنیا دەکەن فڵان کەس بیرت دێ فڵان ڕۆژ لە فڵان شار لە فڵان شوێن دانیشتین بۆ خوا بیرت دێ فڵان ڕۆژ چوین بۆ فڵان شوێن بیری دێ کە هاموشۆی مزگەوتمان دەکرد بیری دێ کە قورئانمان دەخوێنا و عیبادەتی خوامان دەکرد متەقابل زۆر خۆشە خوا بە نەسیبمانێکە دۆست و برادەران خۆشەویستان لە ڕۆژی قیامەتە ڕۆژێک دێت ئەو باوکەی ئەو دایکەی ئەو برایی ئەو خوشکەی ئەو برادەر و کەسوکاری کە لی دابڕاوی مادەم بەهەشتی بێ و تۆش بەهەشتی بی ڕۆژێک دێت هەمووتان دائەنیشن لە بەهەشتا کۆبنەوە دەمەتەقەیە لەگەڵاکی ڕۆژێکە بێ پشتیوان بخوا بەبینینی باوک و دایکت شاد دەبی بەبینینی برا و خوشک و کەسوکاری خۆت شاد دەبی گرنگ ئەوەیە تۆ بەهەشتی بی ئەوانش بەهەشتی بن یەکێ لە پیاوچاکان پرسیاریان لێکرد فەرمویان شتێکمان پێ بڵێ وامان لێ بکە حەزمان لە بەهەشت بێ زیاتر دڵمان بۆ بەهەشت بڕوا فەرمی بەهەشت پێغەمبەری خوای تایە صلی الله علیه وسلم و پێغەمبەرانی تایە سەلامی خوای لەسەر بێ لەوە خۆشتر هەیە تۆ بگەی بە خزمەتی 124,000 پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بگەی بە خزمەتی سەحابە و تابعین لەوە خۆشتر هەیە لەگەڵیانە دابنیشی متەقابل قسەیان لەگەڵا بکەی لە کاتێکە تۆ ئەوانە دەبینیوە لە بەهەشتا بیان بینیت بۆیە خوای پەروەردگار ناز و نیعمەتی خۆی دەبەخشێ بە ئەهلی بەهەشت بەڵێ ئەوان كذلك وزوجناهم بحور عين ئەهلی بەهەشتێکتر لە خۆشیەکانیان ئەوەیە کۆمەڵە ئافرەتێکیان پێ دەبەخشرێ لە حۆریەکان بەڵام ئەم ئافرەتانە صیفەتیان چۆنە پیاوی خۆیان زۆر خۆشەوێ وعندهم قاصرات الطرف يعني بس چاویان لە پیاوەکەی خۆیانە بەس پیاوی خۆیان خۆشەوێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئافرەتانی بەهەشت حۆریەکانی بەهەشت خوای گەورە ئێمە بکا بە پیاوی ئەو ئافرەتە بەڕێزانە کە ئەوەندە نازدار و شۆخ و شەنگ و جوان و ئەوەندە خۆشەویستیان بۆ پیاوی خۆیان هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حۆریەکانی بەهەشت گۆرانی دەڵێن وەکو لە حەدیث هاتۆ گۆرانی ئەوان ذیکری خوا و سبحان الله والحمد لله ئەوانەیە یعنی دەفەرمێ بە جۆرێک گۆرانی دەڵێن پێغەمبەری خوا فەرمێ ساسن بۆ پیاوەکانی خۆیان گۆرانی دەڵێن نەکەم گۆرانی دنیا بێتامە ئەفەرمێ هیچ کەسێک گوێی لە سەوت و دەنگیاوە خۆش نەبووە ئەڵێن ئێمە کۆمەڵە ئافرەتێکین هەتایە دەمێنینەوە ئێمە کۆمەڵە ئافرەتێکین خێزانی کۆمەڵە پیاوێکی بەڕێزین چونکە لە دنیادا بەڕێز بوون ئێمە خێزانی ئەوانین ئێمە نامرین ئێمە لەگەڵ ئەوانە هەر دەژین خۆشەویستیان بۆ پیاوی خۆیان هەیە بەردەوام دڵخۆشی دەکەن وەکو ئافرەتانی دنیا نین ئافرەتی بەهەشت بەردەوام پیاوەکەی خۆی خۆشەوێ چونکە لە بەهەشتا ڕق و کینە شەڕ و ئاژاوە مشکیلە کێشە هیچ شتێک نییە كذلك وزوجناهم بحور عين خێزانەکانت حۆرین ئەو حۆریانەی کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئافرەتێ لە ئافرەتەکانی بەهەشت بێتە سەر زەوی واتە لە شەوێکی تاریکە چونکە لە زەوی ڕۆژ نایە خۆی ئەگەر واتە لە شەوێکی تاریکە ئافرەتێک لە ئافرەتەکانی بەهەشت
بێتە سەر زەوی ئێستا کە شەوە حالێن یەک ئافرەتی دابەزێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نێوان ئەرز و ئاسمان ڕووناک دەکاتەوە خۆر دەدرەوشێتەوە و بۆنەکەی بەس تەنها بۆنی خۆشی ئەو ئافرەتە نێوان ئەرز و ئاسمان دادەگرێت هەمووی دەگرێتەوە ئەمە حۆریەکانی بەهەشتن خوای گەورە ئەو حۆریانە دەبەخشێ بە ئەهلی تەقوا لا يذوقون فيها الموت إلا الموتة الأولى بە هیچ جۆرێک ئەهلی بەهەشت نامرن تەنها ئەو مردنە بوو کە لە دنیا کردیان تەواو مردن نییە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە بینی ئاگری دۆزەخ و بەهەشتا مردن دەهێنن لەسەر شکل و شێوەی بەرانێکە بە ئەهلی بەهەشت و جەهەنەم دەڵێن ئەمە چییە؟ دەڵێن ئەمە مردنە سەری دەبڕن بە ئەهلی بەهەشت دەڵێن ئەی ئەهلی بەهەشت ئێوە بۆ خۆتان هەتایە لە بەهەشتا دەبن مردن نییە ئەی ئەهلی دۆزەخیش ئێوە لە دۆزەخدا دەبن و مردن نییە مردن کۆتایی پێات لا يذوقون فيها الموت لەم بەهەشتا مردن ناچێژی ئەوەیکی لە خۆشیەکانی بەهەشتە ئەگەر کەسێک لە ئێمە لە دنیادا خانوویەک دروست بکە پێی بڵێ فڵان کەس بە تەمای چەندی لەم خانووە ببینێتەوە نازانێ وەڵامی نییە لەوانەیە تەواوی کە لەوانەیە تەواوی نەکە لەوانەیە چەند ساڵێکی کەم تیا بژی بەڵام بەهەشت بە هەتاهەتاییە و مردنی تیا نییە کۆتایی پێ نایە بەڵام خوای گەورە ووەقاهم عذاب الجحیم خوای گەورە دەیان پارێزێت لە سزای جەهەنم ئەمەش فەزڵی خوای پەروەردگار فەزڵێکی گەورەی خوای پەروەردگارە کە بە ئەهلی بەهەشتی دەبەخشێت با ئینشەڵڵا ئێمەش هەوڵێ بدەین بۆ بەهەشت خوای گەورە بەڕەحمە لەگەڵ ئەهلی بەهەشتە ئومێدمان هەبێت کە خوابمان خاتە بەهەشتەوە و بیش ترسین لەوەی کە خوای گەورەمان خاتە جەهەنەمەوە بە حەدیثە کۆتایی بە وتارەکە دەهێنم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار خوای گەورە و میهرەبان فەرمان دەکات دەفەرمێت فڵان و فڵان لە ئاگری جەهەنەم دەرکەن کە دەرەکرێن خوای پەروەردگار محاسبەیەکیان دەکات دووبارە دەفەرمێ بیان بنەوە بۆ ناو جەهەنەم هەردووکیان بنەوە بۆ ناو جەهەنەم ڕۆنەوە ئەوان کە دەڕۆن بۆ ناو جەهەنەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو دوو پیاوە ئاوا لا ئەکاتەوە خوای گەورە عالم و زانایە ئەمە ڕەحمی خوایە دەیەوێ بیخاتە بەهەشتەوە لا دەکاتەوە خوای گەورە عالم و زانایە دەفەرمێ بۆچی لا ئەکەیتەوە ئەڵێ وەڵاهی خوای گیان سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ من ئومێد و ڕۆجا بتکام وا نەبوو من هیوا و ئومێدم ئاوها نەبوو خوای گەورە دەفەرمێ ئەی ئومێد و هیوات چی بوو ئەفەرمێ خوای گیان ئومێد و هیوام وا بوو کە لە جەهەنەم دەرتکردم جارێتم من ناخێتە ناو جەهەنەم ئەوە ئومێد و هیوای من بوو کە جارێت ناڕۆم بۆ جەهەنەم بەڵام ئەو ئومێد و هیوایەم نەهاتەتی خوای گەورە دەفەرمێ بیبەن بۆ بەهەشت ئەو ڕەحمی خوایە ئینسانێک لە خوا بپاڕێتەوە داوای بەهەشت بکە خوا پێی دەبەخشێ بەڵام بترسە لەوەی کە خوای گەورە تۆڵەشە لێ بکاتەوە ئینسانی ئیماندار دەبێت بەو شێوەیە بژی بەهەشت شوێنی خواناسانە شوێنی ئەو کەسانەی کە لە دنیادا ڕێزی فەرمانی خوا پێغەمبەری خوایان گرتووە صلی الله عليه وسلم شوێنی ئەو کەسانەی کە لە دنیادا لە ژێر فەرمانی خۆ پێغەمبەری خوادا بوون صلی الله عليه وسلم جا ئەگەر حەزمان لە ژیانێکی خۆشە کە پیر نەبین کە لاواز نەبین کە نەخۆش نەکەوین کە بەردەوام تەندروست و لەش ساغ بین لە مردن نەترسین لە فەقیری نەترسین لە هەژاری نەترسین خەم و خەفەتمان نەبێ مرتاح بین دڵخۆش بین بەردەوام ئەوە لە بەهەشت هەیە بەخوا لە دنیادا دەست ناکەوێت بۆیە ئینشەڵڵا با هەوڵێک بۆ بەهەشت بدەین ئەو تەمەنەی کە بەسەرمان بردووە هەندێکمان بەخوا زەحمەتە ئەوەندەمان نەماوە کە بەسەرمان بردووە لەوانەیە ڕۆبعێکمان مابێ لەوانەیە ڕۆژێکمان مابێ لەوانەیە کەمترمان مابێ بۆی ئینشەڵڵا با هەوڵێک بدەین بۆ بەهەشتی خوا وەکو ئیمامی شافعی دەیفەرموو وإن تنتقم مني فلست بآيس ولو دخلت نفسي بجرم جهنم خوای گەن ئەگەر بەهۆی تاوانەکان و جەریمەکانمەوە ئیمام شافعی وا دەڵێ ڕەحمەتی خوا لێبێ وەڵای خوای گەن سوێن بە گەورەی دەسەڵاتی تۆ ئەگەر بەهۆی تاوانەکان و جەریمەکانمەوە بێشم خەیتە جەهەنەمەوە خوایە من لە تۆ بێئومێد نیم لەوە بێئومێد نیم ڕۆژێم خەیتە بەهەشتە ئێمەش دەڵێن خوای گەن ئەگەر تۆڵەشمان لێ بکەیتەوە هەر بێئومێد نیم لە تۆ میهرەبانی دەوڵەمەند و سەخیت بۆیە خوای گەن بەهەشتمان پێ بەخشە
یا ڕەبی خوایمان خەرە بە هەشتەوە لە جەهەنەم ڕزگارمان کە، خوای گیانمان خەرە بە هەشتەوە لە جەهەنەم ڕزگارمان کە، خوای گیانمان خەرە بە هەشتەوە لە جەهەنەم ڕزگارمان کە. آمين 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 وصلى الله على محمد وآله